ئەمە وەکو خاوەن پشکەکانی چاویلاند ئەمڕۆ دەی 6/2020 کۆبوونێتەوە بۆ ڕەتکردنەوەی ئەو زوڵمەی کە ئەمڕۆ پێدەنێتە ساڵی دێمەوە ببورن. دوای 10 ساڵ لە دەستخۆڕەیی کەچی تازە بە تازە تەڵەکە بازی و فێڵێکتری شاسوار عەبدولواحیدمان بۆ ڕوون بووتەوە بەوەی کە هەڵساوەکۆی سەرمایی خاوەن پشکەکان و کۆمپانیای چاویلانی خستوتە بری قەرزەکانی خۆیەوە. هەر بۆیە لە ڕێگەی ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەوە داخوازینامەی مەزلومیەت و فری و خواردنی خاوەن پشکەکانی چاویلاند ئاراستەی بە ڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و پارێزگار و ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین و پێیان ڕادەکەین کە چیتر کاتی ئەوە هاتووە وەکو بەرپرسانی ئەم هەرێمە و ئەو خەڵکە ڕەشوڕوتەی کە تووشمان بووە بە تووشی شاسوار عەبدولواحیدەوە بە پرسیارەتی یاسایی و ئەخلاقی بگرنە ئەستۆ و بەهانای داواکاری و کێشەی یاسایی خاوەن پشکەکانەوە بێن و دڵسۆزانە و دادپەروەرانە بۆمان چارەسەر بکەن. چۆن ئەتوانێت مافی خەڵک خۆ بچێت داوای مافی فەقیر و هەژار بکات؟ من بەس لەمە تێناگەم. تۆ مافی ئەم هەموو خەڵکت خواردو ئەخر لە چۆن مافی خەڵکی فەقیر و هەژار بەدە تۆ دەستەبەریەکەیت.